الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزيزان خۆشەویستان لە شەوێکی تری ژمەی مبارەکە لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کتێبەی جەنابی مامۆستای مدەڕیس و مامۆستای هەتەلی و باقی عولەمایانی سیرە کە لەبارەی سیرە و ئەخلاق و ژیانی پێغەمبەری خوا نووسیوانە گەشتین بەو غەزانەی پێغەمبەری خوا بەتایبەت غەزای ئەلموڕەیسیع یان غەزای بەنی مستەڵق کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەزای ئەو تائیفەی کرد و لە پاشان سەرکەوتنی بەدەستهێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێکە لەو غەزانەی کە پێغەمبەری خوا بەشداری تیا کردووە لەوام لە کاتی گەڕانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە گەڕاوە بەرەو مەدینە، منافقەکانی مەدینە هەمیشە و دائیم لە پلانا بوون بۆ لێدان لە کەسایەتی پێغەمبەری خوا، بۆ کوشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ تیرۆرکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئەیانزانی بۆیان تیرۆر ناکرێت، هاتن بوتانیان بە پێغەمبەری خوا، تیرۆری ناموسی پێغەمبەریان بەسەر. ئەمەش گەورەترین بوتانێکە لە تاریخی ئیسلامیە ڕوویدا بۆ پێغەمبەری عەزیم و گەورە کراوە. لەو کاتی ساتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە گەڕانەوە لە بەنی مستەڵقە شەو لە مەنتەقەیەکە مانەوە، بەڵام لە دوای ئیسراحەت و ئەمانە کە ویستیان بڕۆن، حەزەتی عایشە پێش ڕۆیشتن ئەوان ئەفەرمێت داوام لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم بۆ پێویستاتی خۆم بڕۆمە دەرەوە. پێویستاتی عادەتەن خۆی ژنانە و ئەمانە کە چووە دەرەوە، بەڵام لە گەڕانەوە کە هاتەوە ملوانکەکەی حەزەتی عایشە گەردەمەلەکەی کەوتبوو، گەڕاوە بیێنێ تا گەڕاوە کاروانەکەوەیان زاندیە حەزەتی عایشە لەناو لەسەر وشترەکەی خۆیەکی و کەژاوەکەی حەزەتی عایشەی تیا سەحابە نەیانزانی، پێغەمبەری خوا نەیزانی مەسەل لەو کاتە کە حەزەتی عایشە نەهاتەوە نەگەڕاوە. ئەوان هەستان ڕۆشتن کەژاوەی وان زانن حەزەتی عایشەی تایە، بەڵام هەندێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا هەم لە دوای مەعەسکەرەکانەوە، لە دوای مەسەلە جێشی پێغەمبەری خوا و سوپای پێغەمبەری خوا ئەمانەوە ئەگەر شتێک جێبمایە شمشێرێک کۆڵێک بارێک هەڵانەگرێت لە خوارە. لەوانە سەفوانی کوڕی معەطەلی سولەمی لە دواوە ماوە بۆ کەلوبەرکۆکردنەوە. حەزەتی عایشە هاتبووە شوێنەکەی خۆی ئێزانێک کە ڕۆیشتوون لە شوێنی خۆیان دانیشت فەرمی بەشکەم گەڕنەوە دوامە، بزانن کە منیان نەبردووە بگەڕنەوە دوامە. لەو کاتە سەفوان حەزەتی عایشەی بینی فەرمی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون، چۆن دایکی ئیمانداران بەتەنها لێرە بەجێما. حەزەتی سەفوان سەحابەیەکی پاک بێگەر ئەهلی غەزای بەدر لە وشترەکەی خۆی دابەزی، یەخیدا بۆ دایکی ئیمانداران چووە سەر وشترەکەی. ئەنجا بەڕێکەوتن تا گەشتنەوە بە پێغەمبەری خوا و سوپای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئیتر عەبدوڵڵای کوڕی سەلول سەرگەوەی منافقان باقی حاقیدان و دوژمنانی پێغەمبەری خوا و منافقەکان ئەمەیان بەهەرزانی وتیان بوتانیان کرد بۆ حەزەتی عایشە، خوا پەنامان با لەو بوتانە گەورە. حەزەتی عایشە جارێک خۆی هیچی نەبیست، هیچی نازانێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە گەشتەوە مەدینە بیستی، حەزەتی ئەبوبەکر لە مەدینە بیستی، دایکی حەزەتی عایشە لە مەدینە بیستی، وردە وردە قەوم و کەسی پێغەمبەری خوا ئەوانەی کە ئیمان وەکو حەزەتی عەبدوڵڵای کوڕی عەباس و حەزەتی عەلی زاوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستیان. ڕووداوەکان زۆر پێ ناخۆش بوو، بەڕاستی هەزم نەیەکرا، حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەت، حتا حەزەتی عایشە لەو کاتە نەخۆش کەوت، بەڵام هێشتا نازانێت کە بوتانێکی وا گەورەیان بۆ کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نەخۆش کەوت
طبعا ناردی بە دوای دایکە دایکی هاوڵایە پێغەمبەری خوا قەت وا نەبووە لەگەڵ حەزی عایشە حەزی عایشە فەرمێت هەموو جارێک پێغەمبەری خوا بەڕۆیی گەشەوە مەرحەباییە کردم هەواڵێ پرسیم چۆنی چاکی لەگەڵا کردم و بەرحاڵ ئەحواڵ پرسیە کردم بەڵام لەم نەخۆشیەما هەستم کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێک لە دڵیا هەیە هەموو جار پێغەمبەری خوا بە جوانترین شێوە بانگی منێ کرد بەڵام لە کاتێک نەخۆشە کە هەواڵێ پرسی ئەی فەرموو کەیفە تیکم یعنی کچەکەتان چۆنە ئەم ژنە چۆنە ژنە نەخۆشە یعنی ئەمە خۆی دەریەخا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی شتێک هەیە بەرامبەری قەت پێغەمبەری خوا وا نەفەرمووە بەرامبەر بە خێزانی خۆی خۆی ئەفەرمێ من باشترینی ئێوەم لە بەرامبەر ئالۆبەیتی خۆم ماڵ و مناڵ بەرحاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم شێوازە بوو یەک مانگی ڕێک چاوەڕێی وەحی ئەکرد لەسەر پاکێتی حەزی عایشە حەزی عایشە تۆزێت چاک و ئافاقەی بۆ هاو بەڵام پێغەمبەری خۆ هەر باش نەبوو لەگەڵێ ئەو کەسەش کە بوهتانەکەی بۆ حەزەتی عایشە کرد یەکەم کەسێک سەحابەیەکی بەدری پێغەمبەری خوا بوو منافق نەبوو بەڵام منافق پۆستیانە مەستەق بوو مەستەق سەحابەی بەدر بوو ئەهلی بەدر خوا ئەفەرمێت من لیان خۆش من دوای بەدر چێکە ماری مەستەق پورزای باوکی حەزی عایشە بوو یعنی حەزی عایشە پورزازای بوو بوختانی بۆ کرد ئەمە بڵاو بووە پێغەمبەری خوا ڕۆژ بە ڕۆژ ناڕەحەتترە بوو حەزی عایشە کە چوو بە ماڵی ئیزنی خوا لە پێغەمبەری خوا کە زانی پێغەمبەری خوا بەم نۆعەیە یا ڕەحمەت ئیجازەم بە من ئەگەڕێم بۆ ماڵی باوکم تا مودەی لێدانی پێغەمبەری خوا ئیجازەی دا زۆر بە ئاسانی کە ڕۆشتەوە لەما طبعا لە ماڵا بوو شەوێک دایکی مەستەق کە پووری حەزەتی ئەو وەکرەکە ئاوا چوونە دەرەوە بەیەکۆ خلیسکە دوعایەکی لە مەستەق کرد حەزی عایشە فەرمی بۆ دوعای گەرەی کورتە ئەی نەدرسکە پێغەمبەری خوا دوعا لە مناڵە خۆتان بکەن فەرمی چۆن دوعایەکێ ناکەم بوهتانی بۆ تۆ کردووە فەرمی چی فەرمی بوهتانی بۆ تۆ کردووە فەرمی ئێستەی حەزی عایشە دەستی بە گیران بوو بڵێ باوکو دایکی چۆن شتی واتان زانیوە من نازانم بەرحاڵ نەخۆشەکەی قورس بوو لەسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری زۆرە کرد هەواڵی زۆر ئەپرسی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر منبەر ئەوەندە ناڕەحەت بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم وتاری دا زۆر ناڕەحەتی بوو پێغەمبەری خوا دیار بوو کە ناموسی پێغەمبەری خوا بەریدار کراوە بەیەکێ لە خێزانەکانی ون حەزەتی زەینەبی کچی جەحش فەرمووی رأت شيء برامبر بعائشة فمن ما علمت إلا خير والله بس خير من الآفة بيني خير نبي شر من الآفة نبيني بيغمري صلى الله عليه وسلم كوتاري دا فرمي كي أرمتي مدى لحق سندنوت ولا سندنوا لبرامبر أويك بهتانا بمن كدو ناموس يامري دا كدو حضرت سعد كريم معاذ فرمي يا رسول الله إيم لە ئەوسیەکان بوو ئەگەر ئەوسی بۆتانی بۆ تۆ کرد بێت ئێمە ئەیکوژین ئەگەر خەزەرجی بێت کە عەبدوڵای کوڕی سەلول خەزەرجی بوو ئەوە تەسلیمی خەزەرجەکانی کرد وئیلا ئەگەر خۆیان نەیانکوشت ئێمە بەشەر دێمەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی بێدەک من جارێ حەزی عایشە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕوویەکی وای پێ نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەزی عایشە فەرمووی پێغەمبەری خوا کە قسەی لەگەڵا کردم بە جۆرێک بوو پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر کاری وات کردووە تۆبەی لێ ئەگەر نەشت کردووە هەوڵام بدە حەزی عایشە دەستی کرد بە گریان ڕحمان فیدای بێ فەرمووی قسەکەی باوکی حەزەتی یوسفەت و حەزەتی یعقوب هەتا ناوی حەزی یعقوب لەبێ چووە فەرمووی فەصەبر جەمیل والله المستعان على ما تصفون آرام أقرب كافاي قولت والله ما سنحب بسنة حەزی عایشە زۆر بێتاقەت بوو
ڕۆشتەوە دوو دیسا ماڵی باوکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک مانگ چاوەڕێی وەحی کرد وەحی بۆ پێغەمبەری خوا هاو بۆ پاکێتی حەزی عایشە جا پێغەمبەری خوا کە لە وتارەکەی لێ بووە پرسیایی لە سەحابەکان زۆرە ئەوە لە زەینەبی کرد زەینەب خێزانی خۆی بوو لە حەزەتی سەعد لە حەزەتی کۆمەڵە لە سەحابەکان پرسیایی لە حەزەتی عومەر کرد حەزەتی عومەری کوڕی خەطاب عادی ئومەتی پێغەمبەری خوا فەرمی یا عومەر بەرامبەری عایشە چی ئەڵێ تۆ فەرمی عایشە پاکە یا ڕەسوڵ الله یا ڕەسوڵ الله عایشە کی عایشەی لە تۆ مارە کرد کی حەزەتی عایشەی لە تۆ مارە کرد خوا جبريل نهاد بفرماني فاماري كلته فرمي بالله فرمي سبحانك هذا بهتان عظيم يا رسول الله يكسر ما يترسل فرمايشي حسد عمر دابس يا اخوان فرمي اجر عائشه هاك نبيت معناه نعوذ بالله فاك يا نبي توكل يا رسول الله ضمن نيابه عائشه فاك يا رسول الله امي بو پیغمبري فاوت پیغمبر دلي خوش بو چونکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه ئەوەی لێ بیست زۆر کراوە زۆر خۆشحاڵ بوو پێغەمبەری خوا بوو فەرمایشتەی حەزەتی عومەری کوڕی خەطاب فەرمی خوا فەرمێت با یەکسەر ئایدا بازان بخوارەوە لەسەر پاکی حەزی عایشە ئەجا پرسیاری لە حەزەتی عوسمان کرد فەرمی عوسمان یارمەتیم بدە فەرمی یا رسول الله یا رسول الله تۆ خوا سێبەری نەداوە تۆ ئەوەندە بە عیزەتی کردووی سێبەری نەداوە تۆ بۆ ئەوەی ئەو سێبەرەی تۆ خەڵک پێی پیانەنێ تۆ بە عیزەتی خوا چۆن ژنی بە عیزەت ناداوە تۆ کەواتە دڵنیابە ژنی داوێن پیس نابێتە خێزانی دو یا ڕەسوڵ الله چونکە خوا ڕێزی لە سێبەرەکەی تۆش کردووە اینجا حەزەتی عومەر فەرمووی خوای گەورە جەستەی تۆی پاک ڕاگرتووە یا ڕەسوڵ الله مێش و مەگەس کە ئەنیشێ بەگوو بە پیسیەوە ناکێ بە جەستەی تۆوە چونکە جەستەی ڕەسوڵ اللهوە ڕەسوڵ اللهە ئێستا خوا چۆن قبوڵ ئەکا ناموسی پێغەمبەری خوا پیس بێت حەزەتی عومەر بۆیە شیعی خەستە بەقەدی لێ ضمنەوەی پێغەمبەری خوا کچەکەیشی خێزانی پێغەمبەری خوا بوو اینجا حەزەتی عوسمان بۆ شێوازە پرسیاری لە حەزەتی عەلی کرد فەرمی یا ڕەسوڵ الله بەریرە قسمەکانی حەزەتی عەلی پرسیار لەو کرد پرسیاری لێ کرد بەریرە فەرمی یا ڕەسوڵ الله وەڵڵاهی عایشە پاکە خێر نەبێ شەرمان لە عایشە نەبینێەوە اینجا فەرمی یا ڕەسوڵ الله حەزەتی عەلی فەرمی ئەی پێغەمبەری نازدار کاتێک تۆ نوێژ بە جەماعەت بۆ ئێمە کرد نعلەکانت داتە نوفرەتدا فەرمووی جبریل هاو سەلامی خوای پێگەیاند فەرمی نعلەکانت داکەنە پیسی پێوەیە خوا قبوڵ نەکات تۆ بە نعلی پیسەوە نوێژکەی چۆن قبوڵ ئەکا خێزانەکە پیس بێت چۆن قبوڵ ئەکا خێزانەکەی تۆ داوێن پیس بێت نەعوذ بالله بۆیە خوای تەبارەک وەتەعالا جەستەتی پاک ڕاگرتووە ناموسی پاک ڕاگرتووە ئال و بەیتی پاک ڕاگرتووە حەزەتی عەلی فەرمی چونکە خوا فەرمێت الخبيثات للخبيثين والخبيثون للخبيثات والطيبات للطيبين والطيبون للطيبات أولئك مبرؤون مما يقولون لهم مغفرة ورزق كريم فەرمی خوا فەرمێت پاکەکان بۆ پاکەکان پیسەکان بۆ پیسەکان أولئك مبرؤون مما يقولون أوانا برين حەزەتی عایشە بەریە لەو بوهتانێک ئەوانە ئێڵە منافقەکان بالنیابە یا رسول الله خوای تەبارەک وتەعالا خاوەنی مەغفیرەت و خاوەنی لێبوردەیە جا ئەم بوهتانێکە بۆ پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم ناموسی پێغەمبەری خوا تیا بریندار کرا پێشە ئەم ئایەتە دابەزێت إن الذين جاءوا بالإفك عصبة منكم لا تحسبوا شرا لكم بل هو خير لكم لكل امرئ منهم ما اكتسب من الإثم
والذي تولى كبره منهم له عذاب عظيم. أم آية دار زفار وفي غمري صلى الله عليه وسلم وفنوي أواني كوا أنبوتانيان كرد الذين جاءوا بالإفك والله منافقان داوة والله أماني داوة كبوتانيان كروا قزي عائشة أما بفاكيتي قزي عائشة درا بويا علماء فرمون هر كسيك قماني ببيت لداوين باكي دايك إيمان دارانا كافرة بويا الشيعة كافرة زوري نشيعة عقيدان كافرة مثل أما من آيات القرآن زيادة لم آياتو دا آيات ذيك الأدواء هاتون هيك كانوا كفرنا أولئك مبرعون مما يقولون أي لو إنسان كافر بقي أقل رأي بينا أما آيات القرآن خواتي فائدة في غمري خواكر لكزاري في غمري خواكر أواني كوا أم بختانان يناوا هو ملك اللئي ولا خطأ أم بختانان كله الصحابي في غمري كابر جاء منافقانش جاء واحس لكن أما الشر خلافه وما خيري تاي وإيوه يا رسول الله خير وبركتي تاي وإيوه شرف مندي وكرامتي إيوه دلك يا رسول الله صلى الله عليه وسلم أوي كوا لم بهتانا بشدار بوا لاسم تاوانا كيا بشدار لفاشان في غمري فاقب آياتي بوات أخواره جاء لو كاتح سيبقى سعيشات عجب فرمي من الله فصبر جميل وكو باوكي يوسف أو الله نسي كيف بقريان رحمن في دائرة ما يترس النار أخواره بس فاكت إن جاء في غمري فاصل عن دعاء داوي لي بردني يا حاجة عايشة كيف إن جاء هوانك اللبو كان كافش دارون في غمري فاصل حدي اليدان فنبي حدي عن اليدرين بكي اشتاد على اليدرا ما استحقوا زاي أو بكر بو فقير بو هجار بو أو بخيو يكر بلام باداشي شاكاني بودا وكبوتاني كر سين دي خواروتي من إتر هاوكاري ناكم بابا هجاري سرنيتو چونکە من هاوکاریەکەم یارمەتی دەم بۆکتانی بۆ کچەکەم کرد بەڵام یەکسەر ئایا بەسی لەسەر فەزڵ و گەورەی حەزەی ئەوبەکر سیدیق خوا فەرمووی نابێت سوێن خۆی يا أبا بكر ولا يأتل أولو الفضل منكم ولا يأتل أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم خوا حزي أبو بكر أولو فضل يعني خاوني قولي وفضل أي أبا بكر كتو خاوني أولو الفضل تو خاوني قولي خوا صلاة بيداري سوين مخوا بڵێ هاوکاری ئەو هەژارە ناکەم کە خراپێکی بۆ بەرامبەر ئایا پێت خۆش نییە خوا لێت خۆش بێ بەلا ئەحیب ئەن یەغفر الله لی پێم خۆشە خوا لێت خۆش بێ سوێندەکەیش کات کە پارەی سوێندەکەیدا لەگەڵ ئەوەیشان مەستەحی ئاش کرد و پارە و معاشی لێ نەکرد بوختانێکی بۆ کچەکەی بەڵام فەرمانی خوا بوو حاضر بفرماني خوا سندر إيش كان بفرماني خوا تسليم بو جاء زان خوش إيستان پیغمبری خوا صلى الله عليه وسلم أم بهتانا كبو خيزاني كرا لم غزاب براسي روجاني في بجوار ونارقات بو پیغمبری خوا وحسي عائشة ومسلمانان موقفي صحابيش كبيغمبر راوي في كردن بو إنسان يكسر برام نتاكا بوتاني كرا بو كچكي بو خيزاني بو قرقي بو خوي نهالي مسلمان ياسا خوش باورد أبا التحقيق ليه چونك اگر يك بوتان بو كسيبكا اگر 4 شاهد 3 شاهد تري نبي أبي أو نفر چند نفري البجدار بو هم يان قديان يدري أبا دي شاهدان يور ناقل فاستن بو إنسان أبا دائما ضلي باقي دايك إيمان داران بوهتاني بو كراو دايك إيمان داران پیغمبري عزيز بوهتاني بو كراو پیغمبري عظيم منو تو چين ممان نكر يعني أبي إنسان نجيانا شاوريه هموش يبكى لو چه خرابتر برابر منو تو كرا بلام پیغمبري صلى الله عليه وسلم حتى خوش فمي هيج كسيك وقت أم بوهتان شانا أزار ميان ندا بوي عبد الله بن سلول سرقريب نافقان
ئەوەندە قسەکان ئازار بەخۆ بەرامبەری پێغەمبەری خوا پێغەمبەری بەزەلیل داوە ئێستاش وەهابیەکانی ئەمڕۆ منافقەکان بڕوان وڵات پێغەمبەر بەزەلیل لێ نەعوذ بالله عەبدوڵڵا کە ئەو قسەی کرد عەبدوڵڵای کوڕی عەبدوڵای کوڕی سەلول یا ڕەسوڵڵا باوکی من ئەیکوشم بەس فەرمان دەکەن نابێت دوای ئەوە پێغەمبەر ئەسحابەکانی خۆی کوشت کە گەڕانەوە مەدینە کە زانیم قسەی کردووە قورئانی باس لە سوورەی المنافقون کە عەبدوڵڵا عەبدوڵای کوڕی سەلول سەردەوری منافقان لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل ئەم قسەی کرد سەحابەمیان گویا لێ بۆوانێ کە عەبدوڵڵا قسەی کردووە کە ئێمە چووینەوە پێغەمبەر کە زەلیلە هاوڵانی کە زەلیل مهاجرەکان ئەمانە خەڵکی بەعیزەت مەدینە دەنانەکان بەڵام عەبدوڵڵای کوڕی عەبدوڵای کوڕی سەلول کە ئەمەی بیست وەڵڵا نایەڵم بڕواتە مەدینە باوکی بوو ئەگەر پێغەمبەر ئیجازە دایکوشێت ئیجازە نەدا نایەڵم بڕواتە مەدینە ئەبێ بەناو خەڵکا بڵێ من عەبدوڵڵام زەلیلم ڕسوام ئەو سەیاڵم بڕواتە ئەبێ پێغەمبەر ئیجازە بدا کە نزیکی شاری مەدینە بووە ڕێگەی باوکی کرد وتی ئەلێرا ڕائەگەیەنی کە من عەبدوڵڵای کوڕی سەلولم لە هۆزی خەزرەجەکان ڕسوام زەلیلم پێغەمبەر ئیزن با ئەبێ ئەوە بچوو ئیزن نەدا نایڵ بچوو عەبدوڵڵای کوڕی سەلول سەردەوری منافقان کوڕەکەی ڕای کرد لەناو ئەو خەڵکا وتی من عەبدوڵڵای کوڕی سەلول ڕسوام لە مناڵە زەلیلترم بێدەسەڵاتترم اینجا وتی جارێک نابێت جارێ ناڕۆیت ئەم ڕاگەیان ئەمە شەرت یەکەم چووە پێغەمبەری خوای فەرموو یا ڕەسوڵڵڵا عەبدوڵڵای کوڕی عەبدوڵڵا ناڵێ وای بڕاتە مەدینە فەرمی تا پێغەمبەر نەبی ئیجازە نەناوە پێغەمبەری خوا فەرمی بۆ نایاڵی فەرمی قوربان ئەبێ بە ئەمری تۆ بڕۆ ئەوە ئیعلانی کرد کە زەلیلە ئەبێ ئیجازەی تۆشی لەسەر بێ پێغەمبەری خوا با بڕۆ باوتەقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن العزة لله جميعا عەبدوڵای کوڕی سەلول کێیە إن شأنك هو الأبتر جاء زال خۆشەویستان ئالەم غەزان بوتانە ڕوویا بۆ پێغەمبەری خوا بەڵام بەخێر بۆ پێغەمبەر موسڵمانانی تەواو بوو و دەرسی گەورەی تایە بۆ ئێمەی موسڵمان هیچ کاتێک بڕوا بە بوتانچی بوتانچیەکان نەکەین و عەزابی بوتانچیەکان حەق الناسە والله لە دنیایە تۆ ڕێگەی خوا ڕسوایشێکە خوا سووکیشێکە لە قیامەت ئەبێ عەزاب چێشێت لە دنیایشا حکمی ئیسلامی بێت ئەبێ حەدی لێ دێت ناو خەڵکا ڕسواگرێت ئەمە بوتانچیە ڕسوایە نابووکرێت خوای گەورە لە مولایەکمان خۆش بێت لە مولایەکمان ڕازی بێت یا ڕەبی خوایە جەزای پێغەمبەر و ئەصحابی پێغەمبەری خوا بێتەوە بە هەزاران قات لە برێتی ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە خۆمان و باوکو و دایکمان لەگەڵ پێغەمبەران و هاوڵان ڕەشەکەی یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە خۆمان و باوکو و دایکمان لەوانە قسا بکەیتەوە لە ڕۆژی قیامەت هاوڵی پێغەمبەری نازدارن لە دەفتەری تایبەتی پێغەمبەری خوا خۆمان و باوکو و دایکمان ناومان نووسرا بێت پێغەمبەر بامان بکات کاممان بکات شەفاعەتمان بکات دەرمان نەکا یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە بە ئیمان و بمانشێنە بمانە زوومان کەرەوە دڵ و دەروونمان پڕ لە نورانی کە لە محەبەتی خۆت و پێغەمبەر و سەحابە و مسلمانان ئیمانداران کە یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئیسڵاحی حاڵی ماڵەکانمان کە لەبەر خاتر پێغەمبەر نازدارە شیفای دەستە و ڕۆحی مولایەکمان بە شیفای نەخۆشی ماڵەمان بە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە یا ڕەبی خوای شیفای تەواوی نەخۆشی مسلمانان بە یا ڕەبی خوای کێشە و گرفتی ئێمەش و تەواوی مسلمانان بە تایبەت ئەوانەی داوای دوعای خەیران لێکردوین هەر کێشە و گرفتێکیان هەیە لە کێشەی عائیلەی زاڵم زوڵمی لێکردوون یا ڕەبی خوای کێشەکانی ئێمە جوانی چارەسەرکەی کارەکانمان بۆ ئاسانکەی یا ڕەبی خوای ڕۆژ ڕۆژی خەڵڵێ مولایەکمان بەی لە حرام و لە گوناه و لە تاوان و لە فاحیشە و زینا و هەموو قەتڵ و قیتال و زوڵمی زاڵم و پارێزاوانکەی یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە يا رب بعزت ما كي بعزت ما جني بعزت ما مريني آمين آمين. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.